بە تەنیایت و خواردنێک لە قوڕک تەپەڕێت. جا ئەم خواردنە چەرەسە، پارویەکە، ناوکی میوەیە، هەر شتێکە بە تەنیایت و سەوتیش ناگا بە کەس لە قوڕگت گیر بووە. چۆن خۆ لەو بارودۆخە ڕزگارەکەی تاوەکو نەخنکەی. خاڵ یەکەم گرنگە ئارامی خۆت لە دەست نەیە. لەگەڵەیە هەوڵ بەی بە قوڵی بکۆکی. بەم شێوازە هەوڵی کۆکینی زیاتر بیت و دەمە بکەیتەوە تاوەکو ئەو تەنە لە قوڕگت بێتە دەرەوە. ئەگەر کۆکینی بەردەوامت سوودی نەبوو، ئەوە هەوڵ بە نوکێکی تیژ هەر ئەو کورسەی کە لەسەری دانیشتووی هەڵەسیتە پێوە، یاخود ئەو مێزەی کە لەسەری دانیشتووی بە دوو پەنجە لە سەروی ناوکتەوە سکتی لێگیر ئەەکەیت و بە شێوازێک بەرەو ناوە و سەرەوە تاوەکو یارمەتی دەرچوونی ئەو تەنە نامۆیە لە قوڕکتایە. بەم شێوازە هەڵەسیتە سەر پێ، ئیتر لێوارێکی تیژ ئەگەر مێزێک بێت یاخود سەرسنگێک بێت سنگی حاجەت شۆردن یاخود کورسێکی ئەو بەو شێوازە کە لەسەری دانیشتووی ئەمەی ناوکت دوو پەنجە سەروی ناوکە بەم شێوازەکە مائیدەتەکە لە کورسەکەی گیرەکەیت و هەوڵێ لەگەڵ هەر زەختێکای خیتە سەر مائیدەت بەرەو سەرەوە و ناوە، ئەمە یارمەتی لەگەڵ کۆکەکە یارمەتی جوڵە ئەیا لەو پارووە یاخود لەو خواردنی کەوا لە قوڕک تاگیر بووە و بەمە لەگەڵ کۆکەکە یارمەتی دەرچوونی ئەو تەنە نامۆیادات و لە خنکان ئەتپارێزێ. ئەگەر هات و زانیتت تەنەکەت دەرچوو بەڵام پاشماوەی ئەوە ماوە تۆزێک خەریکە بە جۆرێک لە قوڕکتا هەر ناتەبیعیەک هەیە و مەترسی خنکانەیە لەسەر وەکو وتمان باش وایە ڕاستەخۆ پەیوەندی بە کەسێکی نزیکتەوە بکەی یاخود پەیوەندی بە ئەمبوڵانسەوە بکەی تاوەکو وەگەنە شوێنی ڕووداوەکە و ژیانت پارێزراوەکەن. هەمیشە سەلامەت بن. سمارت وەرچەرخانە.